ئایا حیجاب فەرزێکی دینیە یان نەریتێکی کۆمەڵایەتیە؟ ئایا پۆشاک ئازادی تاکە کەس خۆیەتی یان دین لەوەشە دەخاڵەتەکە؟ پاشان ئایا پەیوەندی چییە لە نێوان ئاین و حیجاب و ئەخلاقدا؟ بینەرمان دیاردەی حیجاب دیاردەیەکی کۆنە بەو مانایی بە درێژایی مێژووی مینە و ئافرەت لە زۆربەی شارستانیەتەکاندا هەم لە ڕووی بەرگەوەدا پۆشراو بووە و هەم وەک تێکەڵبوون لەگەڵ پیاواندا دوورە پەرێز بووە. ئەمەش پێمان دەڵێت باڵاپۆشی تەنیا دیاردەیەکی ئیسلامی نەبووە، بەڵکو نەریتی بەشێکی زۆری کۆمەلگا کۆنەکان بووە. کۆمەلگای عەرەبی پێش ئیسلامیش بە هەمان شێوە بەرگی ژنان تێیدا درێژ و ئاوداوان بووە و تا ڕادەیەکی زۆر داپۆشاو بووە. لە مەشدا هیچ جیاوازیەک نەبووە لەگەڵ کۆمەلگاکانی تری سەردەمی خۆیدا. زۆر جار مزگەوتەکان لە جیاتی ئەوەی وەک شوێنێکی گشتی و ڕسمی سیر بکرێن دەبن بە جێگەی بڵاوکردنەوەی بیر و بۆچوون و ئایدۆلۆژیای تونڕەوانە و ئەمە ئێستا هەنگاوێکی تری بڕیوە و شاشەی تەلەڤیزیۆنەکان بوونەتە شوێنی دابەشکردنی خێر و شەڕ بەسەر کۆمەلگادا. ئێستا ئەمە زۆر جار دەڕێن ئەگەر گەنجێک کات لە ماڵێ هێقەی کەسێکی گرت لە دەرگایدا بڕێ کاک فڵان سەلام عەلەیکوم چۆنی باشی زەحمەت نەبی خێزانەکەت بینە بەسەری کۆت بی تۆزێک خۆی ڕازاند بیتەوە و بەرچاویش بی لەحظەیەک تەمەشای دەکەم بە سوپاسەوە. چی لێ دەکەی؟ پێت وایەوە بێغیرەتیە، پێت وایەوە ناموسی بردی هەرچی کردی. دا ئەوە پیاوانەترە هێشتا لەوەی کە بە خۆت دەستی دەگری دەیبەیە بازاریەوە یەک کەس دەیبینی و داوای کردیە. لە بازاری 100 کەس دەیبینی سەرنجی دەدا لە پاش و پێشی ڕادەمینێ. ئەوجار لە پاشانەکەت لێی ورد دەبێتەوە تۆ بە بن گوێچکەشت دانایە هیچیش ناڕێی. ئەو پەڕی بێغیرەتی لەوەیدایە بەڕاستی خۆڕوودکردنەوە لەلایەن ئافرەتان و حەڕامە بێ لەبەرەوەی سەر بۆ زینا ئەکێشێ. ئەیان زانی ئابا ئافرەت لە داوێن پیسی ئەگرێتەوە، ئابا ئافرەت داپۆدا ئەپۆشێ پارێزەرێتی بۆیە ئەیانوت باوی ئابا نەماوە و جلی کوردی زۆر جوانە شۆڕۆ پەسەند کراوە. مەسئەلەی عەورەت هیچ شتێک لەوە خەتەرتر نییە. ئەمڕۆ مسڵمانان ئابەمەوە ماڵوێران و گرفتان. ئێمە لەم بەرنامەیەدا دەپرسین ئایا حیجاب و پۆشینی بەرگ فەرزێکی ئاینیە یان نەریتێکی کۆمەڵایەتیە؟ مامۆستا سڵاو. ئەمە لەم بەرنامە ئەمانەوێت باس لە مەسەلەی دیاردەی حیجاب بکەین. ئەلبەت دیاردەی حیجاب لە کوردەواری خۆمانە هەر بە معنای جلی کوردی هەر هەبووە. تۆ پێت وایە حیجاب فەرزە وەکو نوێژ و ڕۆژ و یا عادەتێکە و دوایی وەردەوردە وەکو کە عادەت بووە هاتوتە ناو دینیشەوە لە ناو دینیشە کراوەتە جۆرێک لە فەرز کە نەتوانین لێلاوین. یەکەمین شت ئەمە دەچمە بابەتی فقهی لە فقهەوە. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێتن عەورەت چییە؟ مانای عەورەت چەندە عەورەتە؟ ئەو عەورەتەی کەوا داناوە وتویانە تەنانەت دەست و پەنجەکان لایانی ئافرەت دیار بێ لەگەڵ ڕوخساری بەس ئەوەندە. بۆ پیاویش لە بینی ناوکو و ئەژنۆیە. ئەو لە دەقە شەرعیەکەی فقهی وەکو فقهی شافعی، فقهی شافعی، فقهی حەنەفی، فقهی ئیمامی ئەحمەدیش هەرسێکی ئەبوو حەنیفە نا هەرسێکیان هی پیاوەوان نەبێت نا هەرسێکیان ئەوە ئێستا لە لام بەدەق لە لامە. مامۆستا شتێکم خوێندەوە کە ئەبوو حەنیفە یا ئیمامی سەرخسی ئەڵێ کە سەری ئافرەت بە معناک لە معناکان عەورەت نییە، موسیر نییە یاخود قوربان ئەجەوەڕایەکان لێرەیە ولا يبدين زينتهن لسر أو آياتا إلا ما ظهر منها أو آياتا كوالي لدى أخوي قولة فرموتي دايقرتوا كاتي بيشتر ئافرەتان دەرەچوونە دەرەوە دەڕۆشتن جیاوازیان نەبوو یعنی پیاو تەماشایان کرد ئافرەتانی کۆیلە و موسڵمانەکان ئەوانەی کەوە ئازادن لەگەڵ کۆیلەکان جیاوازی نەبووە لەو کاتەدا دیارە بەدەقی ئەو ئاەتە کە کاتێک ئەوەتەدا بەزیوە ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە ئامۆژگاری یعنی کەنیزەک و ئازاد لێک ببنەوە باشە مامۆستا پرسیارەکە من لێرە بە ئەمە بڵێم بم بۆرە قسەت پێ بڕم ئەگەر حیجاب فەرزە وەک نوێژ و ڕۆژوو بەس خۆ کەنیزەک نوێژ و ڕۆژوو لەسەر فەرز ئەی بۆ حیجابی لەسەر فەرز وەکو علامەتێک بۆ جیابوونەوە لە بنیوانیان کەواتە شتێک
ئەمە یەک لە خاڵەکانە خاڵێکی تر ئەوەیە کەوە دەفەرمێتن عەورەت مابەینی ئەوەندەیە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێتن جارێکیان ئەسمای کچی ئەبوو بەکری سیدیق ڕەضا و ڕەحمەتی خوای لەسەر بکە خوشی حەزرەتی عایشەیە دیارە تازە پێگەیشتوو بووە گەیشتووەتە 15 ساڵی ئەو کاتە دەیبێنە کراسێکی تەنیشی لەبەرە پێی ئەڵێ ئەسما ئەڵێ ئافرەت ئەگەر گەیشتە ئەوەی سەر عوزر شۆڕ بوو وەکو دەرێن سوڕی مانگانە بینی ئەبێتن خۆی داپۆشی ئیشارەی بەوە کرد پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی ڕوخسار و هەتا زومگەکان نەبی نابی دیار بێ زۆر باش ئەمە ڕوخسەتم باسی حەدیثمان کرد يعني کەواتە بەڕێزت حەدیث وەکو دەقێک معاملەی لەگەڵ ئاکرێ کە ناتوانین لێلا بین باشە آخر خۆ مەسەلەن ئێمە مەسەلەی ڕیشمانەیە بەپێی هەموو حەدیثەکان ڕشتاشین حرام تقريبا شوار مذهب تقريبا اجماعي زورش لسر كرشتاشين حرام بيت تاشين لا لو درسو كيتر عيبيك بيت بو تشتيشي اعتيادي انسان رش بتاشي بيتواني حجابش بها مانشي ورجق للرجال لا حجابك دخي اياتي لسر زياتر يا خواي قبل فرميتن اعوذ بالله من الشيطان اخر خو اما اذان دقي سنه ودقي قران كسلمين را يعني واجب العمل به بو حساب جاء رخصه بو دقي اياتي كوال سورتي أحزاب باسك آياتي 59 وهروها لدقي تريش سورتي تريش باسك أخوي قبل قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم سورة نور لسورة نور آياتي سويك وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن حتى آخر آياتك وحتى اللي يرد أمره أمر لموجوبة ويحفظن فروجهن إلى قيب جلونية ولا يبدين زينتهن لدواي أو آيات دي ولا يبدين زينتهن علماء أو إلى قيب حجابون يعني أو زي تزام لدواي أو آيات كده ولا يبدين زينتهن لدواي أو دي إلا ما ظهر منها إلا ما ولا ظهر يبدين منها زينتهن إلا لبعولتهن بس ما مثلا زينتشيا الزينة بس يعني أمي يعني تفسير آياتك زينتشيا بلى علماء عندك عليا زينة علماء لك آياتك فقهاء سردبي صحابة بلى يك لو أنا عبد الله كوري مسعودة رضا ورحمة خوالي سادبية دفرمية زينة أو أسباب بس ما مثلا بيتواني أو بي سردمي خوي تعريفي زينة يكردوك لو سردما يهبوه دي مسألة وش وتأوى دور راية كان عبد الله كوري مسعودة دفرمية زلكانة عبد الله كوري إمام عباس راي دوما دفرمية ما بس لسواني لسجواني دمو تشاو سينجو بروكو هرو هذا سفلكانة تشاو رشتنا وهتدوبو تشينا كومالشان لقر عبد الله كوري مسعود دفرمي روي درويا كومالشان لا لروي جولوش كوات السينجو بروكو امانه اقريتوا كوات اما اتكنيه تفسيري اتكيه تفسيره بوتشون بس تكسيدي دواء يا ايها النبي قل لازواجك وبناتك ونساء المؤمنين يدنين من جلابيبهن او الليله صفيي يكم زارك كاتك صفيي خزاني ما رأك في غمر صلى الله عليه وسلم أمدق آية حزاب أوية يكسرها تخواروا يتر بيشتر لقر خلق شيتر برسياري عن لخزانة كان في غمر ذكر تيكالله بونك هبو بلام أو آياتها تخواروا في غمر صلى الله عليه وسلم يكسر برديدادا فرموي يتر نابي لقر يكتر تيكربن حتى لا بشيش أخر خزانة كان في غمر نعم آياتك ما يا أيها النبي قل لنسائك وإذا سألتمون متاعا فاسألوهن من وراء حجاب بس أزواجي ما مستعجل إذا أجر خزمات بكم قل يا أيها النبي يا أيها النبي قل لأزواجك أو إياك بخزانك أو أتجاوزه إيه دقيق أزواجك وبناتك ونساء المؤمنين وتلي الفرق بينيه بس بوشي يدنين من جلابيبهن ما مستعود دقيقة يدنين عليهن من جلابيبهن أو جلابيب تيا أتدبين لرش الحيوب كان علماء سيان فرموا جلابيب وكو عبد الله كوري مسعود فربيتن بوشاكك بوشي عباء الراس لسر خوان دخست لدواي أو آيات أو دقة تنها زي تساوي عندك الدواء وهتا بيتشي لقرب يكسر هتا بن بايني دقشت أو جلابيبا هندي شي تر عليه نا عبايك ايش دبي هندي شي تر دي نا تشمش دبيتن بصر سينجو من اللي دابو او باشا يعني ام لم اعترى وستي بله او اتدوي افرمه ذلك ادنى ان يعرفنا فلا يؤذين كوا تحك حكمت يا التي اتك لرشيا او كنيزك جاب كرينا اجر كنيز اجر جل افرت خويا عورتي خو كنيزك كان جوان ترملك شعر كان
بۆچی کەنیزەک سەری ڕوود بۆ تەنانەت ئەڵەن سنگیشی تاکو ناوچیش ڕوود بۆ بۆچی بۆ ئەو ئەجەوە لێرەدا مەبەستی کەنیزگە نییە مامۆستا ئەلێرە لە ئاەتەکە تەفسیرەکە ذلك ئەدنا ئەن يعرفن فلا يؤذن. ئەدنا ئەن يعرفن مەبەستی ئەوەی لێرەدا کەمتر دەناسرێنەوە مەبەستی لەسەر خەڵکێکی دڵپیش هەبوو. گەنجان سەر ڕای ڕێزگرتن لە نەریتە دینیەکان ڕایان وایە حیجاب پەیوەستە بە ئازادی تاکە کەسی و پەیوەندی بە ئەخلاقی تاکەوە نییە. بەڕای من ڕاگررتی نێزەی کۆمەلگا و حیجاب دووشتی زۆر جیاوازن ئینسان ئازاد لەوەی کە دەتوانێت حیجاب بکات یاخودنا ینی لە کۆمەلگادا ناتوانین زیاتر تەرکیز بکەینە سەر حیجاب بۆ ڕەوشتی مرۆڤەکە تاگ ئازادە لەوەی کە حیجاب بکە یاخودنا. بێگومان من پێشا شتێکی دیکە بە ئازادی خۆم کردومە و هەر کەسێکی دیکەش ئازادە لەوەی کە حیجاب دەکەیاننا. حیجاب پەیوەند نییە بۆ باشی و خراپی کەسەکان و پەیوەندی نیە بە ڕەوشتی کەسەکان بەڵکو ئەو پەیوەندی هەیە بە خود و عقلیەت و تێگەیشتنی کەسەکان لۆ بابەتەکە. بەشێک لە توێژەرانی هزری ئیسلامی ئەم دیاردەیە دەبەستنەوە بە نەریتی کۆمەلگای دەشتەکی عەرەبی و باڵادەستی بەهاو نەریتەکانی ئەو سەردەمە و پیان وایە هیچ دەقێکی ڕاشکاوی قورئانمان نییە کە باسی حیجاب بکات وەک فەرزێکی ئاینی. ئەزانین کە حیجاب لە قورئانە بە معنای ستر هاتوو ستری خێزانەکانی پێغەمبەر بەڵام ئێستا وەک تێرم وەک ئیستیلاح بۆتە معناوی ئافرەتێک خۆی داپۆشە و جلی داپۆشی و إلى آخره. تۆ پێت وایە ئەمە بتوانین بە دەلیلی نەسی بیکەینەوەی کە عادەتە نەک عیبادەتە نەک بە نەبوونی ئێمان بە مەسەلەکە. خۆی مەسلەی حیجاب مەسەلەن ئەوەی هاتووە لە تاریخی ئیسلامی وەزائیدەن لە قورئان و سونە تێکەڵ کراوە. کورد کە وەکوەرنەتەوەیەکی غەیری عەرەب کە وەری گرتووە فقط دینەکەی وەرنەگرتووە کۆمەڵی عادەت و تەقالیدی بەس خۆ لە عەرەبە حیجاب فەرق چییە؟ نا حیجاب هەر حیجاب نییە سەباس لەوە دەکەین کە وەری گرتووە دینەکەی بە تێکەڵاوی وەرگرتووە لەگەر عادەت و عورفی عەرەبیش. ئێمە وەکو موسڵمان یەکەمیشە دەیمە معیارمان هەیە بۆ فەرز و واجب و سونە و مەندوب وانە ئەمیش قورئان و سونەتە. ئەگەر تۆ بگەڕێیتەوە سەر ئاەتێک دەربارەی حیجاب جارێ لەفزی حیجاب و عیلاقەی لەو جلە نییە کە ئێمە مەفهومە عورفیەکە پێڵێن ئێمە کردمان ئیستیلاح بەڵێ ئیتر ئەمەی کە هاتووە دەگێڕنەوە مەسەڵەن لە موسنەدی ئیمام ئەحمەد کە گوایە عومەر بن خەتاب ئەچێتە لای پێغەمبەر ئەڵێ یا ڕەسوڵ ئەڵڵا خەڵکێکی زۆر دەچێتە لای ژنەکانی تۆ ئەنجا ئەمانە ئینسانی باش و ئینسانی فاجریشیان تێدایە تۆ بۆ شتێک ناکەی مەسەلەن فەرزی حیجابێک بکەی بەسەریان. ئیتر حتى ئەهلی سونە متفقە لەسەرەوەی ئاەتی حیجاب بناء لەسەر داواکاری عومەر بن خەتاب دابەزیوە. من دوای تەویلی تری بۆ دەکەێت چۆن دەکرێت مەسەر ئاەت بناء لەسەر طەلەبی شەخص دابەزێ. ئیتر ئاەتەکە وازەحە ئەڵێ وئیذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب. ئەڵێ ئێوە کە دەچنە لای ژنەکانی پێغەمبەر کە داوای شتێکیان لێ دەکەن لە پشت پەردەیەکەوە حجابێک لە بین حجابێک یانی وبینهما حجاب مەسەلەن ئاوا حجابێکە بێتن بۆی ئێوە داوای جا ئەسڵی ئاەتەکە لێرەوە هاتووە بۆیە هیچ دقێک نییە لە کتاب و لە سونە ئەمڕە بکا بەوەی کە دەبێت ژن لەسەریەوە داپۆشێت تاوەکو یەک دقە کەلیمەی حجابەکە تازەوەکو باسم کرد بۆتە ئیستیلاحێک بە معنای بەرجی ژن بە معنای ئەو پردەیە نەماوە یانی کە کەسێک محەجەبەیەوە نیە لە پشت پەردەوە وەخاسەنش بۆ ژنی پێغەمبەرە ئاەتەکە خێتان ژنی پێغەمبەر ئەو ئەزان ئەمە ئێستا کردمان ئیستیلاحێک بە نایە بنین پۆشتەی ئافرەت بەم شێوەیە ئەمە دەقمان لەسەر ئەمە زۆرە یانی چۆن دەتوانین دیعایەوە بکەین کە ئەمە عادەتێکە لە ئێستا ئاخر ئێمە ئاەتێکی دیکەمان هەیە مەسەلەن ئەڵێ وليضربن بخمرهن على جيوبهن. خمر چیە خیمار ئەوەی دادەپۆشێ بۆ دەڵێن خەمر بۆی عەقڵ دادەپۆشێ. جیوب متفق لەسەرەوەی سنگە بۆ هەر بۆیەش لە زەمەنی عومەر بن خەتاب کاتێک کە جاریەکان باشە سنگیان دادەپۆشن عومەر لیانەدا ئەڵێ ئێوە دەتانەوێ بە ژنە ئازادەکان و سادەتەکان خۆتان بشوپێنن هەر بۆیە ژن جاریە نابێت سنگی داپۆشێ
ئەمەی سنگی دادەپۆشێ فقط ئەحرارە و ئیمانە بالمناسبة ئەو تەمیزێکی عنصرینیە لە بینی ئەمە تەمیزێکی عنصریە بە زەمە خازع لە بۆ زەمن و مەکانی ئەو کات و عقلیەتی ئەو کات بەڵام سەراحەتی ئاەتەکە ئەڵێتی وەلیەضربن بخمرهن على جیوبهن سنگیان داپۆشن هەر بۆیە لای مەسەلەن ئەمەی ئەحنافەکان ئیمامی سەرەخسی ئەڵێ بە هیچ جۆرێک داپۆشینی قش و سەری ژن واجب نییە ئەمە عادەتێکی عەرەبی بووە کاتی خۆی لە جەزیرەی عەرەبی لەبەر گەرما دایان پۆشتیوە و سەبەبی دووەمیش قژی ژن سەری ژن ئیساراتی جنسی تێدا نییە یعنی وروژێنەر نییە وەکو سنگ نییە بەڵێ ئەمە یەکێ لە ئیمە گەورەکان کە مەسەڵەن سەرەخسی و ئەحناف متفقن لەسەرەوە بەس ئێمە ئاەتیش ترمان هەیە يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يثنين عليهن من جلابيبهن أو أشكرا أو بتواني أو أشكرا نفسي باس فينك أما سبب كي لشو هذا قريته أما كاتي خوي لبروي شتێک هەیە ئێستا ئێمە کە تەسەووری زەمانی پێغەمبەرەکەین جل نەبووە ئەو کات باشە کەمترین شت جل بووە هەر بۆیە هیچ کەسێک لە جلێک یا دوو جل زیاتری نەبووە تا 50 ساڵی پێش ساڵ لە کوردستانە جارێ مەلابسی داخلی نەبووە بۆیە زۆربەی خەڵک بەبێ جل ژیاوە لە ناو ماڵ بۆی جلەکەی نەدڕێیان پێی بخەوێەوەوانە ئەڵێن کاتی خۆی کە ژنەکان هاتوونەتە مزگەوتی پێغەمبەر نوێژیان کردووە وەکو ئێستا قۆڵی نەبووە جلەکان فتحە بۆ کراوەتەوە کە ئەمان چوونەتە سوش دەکراوێت مەسەلەن لە دواوە سەحابەی گەنج و مڕاهق بینیویەتی تەواو جستەی ژنەکانی بینیوە هەر بۆیە دوجار پێغەمبەر ئەڵێ جیلبابدانن وەزائی دەنژن کە ئەسێتە سوزدە ئەبێ خۆی بێنێتەوە یەک بۆی لە دواوە دیار نەبێ و قاچیشی جووتکە بەعکسی پیا بۆی جاش بن لە کەنیزەک بەڵێ ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين زۆر جوان ینی زۆر واضحە بۆی بناسرێنەوە و عەزیەتیش نەدرێن چونکە تحرشکردن لە عقلیەتی عەرەبی بەجاریە ئاسایی بووە قسەی کە ڕۆژان کە ویستم ئەوە بکەمە پرسیار لە ڕاستیە هەموو فەرزۆیەنێک عقوبەیەکی لەسەرە ڕاستە مەسەن لە قورئانە بگەڕێ عقوبە لەسەر حجاب نییە هەر ڕاستیشتیانێ زیاتر ئەو ئاەتەیە یثنین عەلەیهن من جلابیبهن بەس چەندین حەدیثمان هەیە إذا حتى تعطرت المرأة فهي زانية حتى عطرش نەکرد بەڵێ ئەمە يعني ئەمە دیکۆمنت حەدیث وەک دیکۆمنت هەمانە نەتوانێەوە تۆ ئێمە ئیتیباعی قورئانەکەین کە کەلام اللهە وەکو عمر بن خەطاب لە حەدیث خەمیس یۆم الرەزیە وتی یەکفینا کتاب الله باشە ئیتیباع لەسەرینە نە قورئانیەکان ئێمە ئەو ئەحادیثانەش وەرەگرین کە متفقە لەگە قورئان ئەو ئەحادیثانەش وەرەگرین کە متفقە لەگە عەقڵ آخر مفسرە لەگەڵ قورئان خۆ معارض نییە لەگەڵی نە تۆ بەفەهمی تۆ ئەمە تەفسیرە بۆ ئەو بەفەهمی من معارضە لەبەرەوەی ئاەتەکە دیاری کردووە کە مەسەلەن جیوبهن باشە سنگیان دادەپۆشن و بەمەش ژنی خانەدانوهی لەگەڵ ژنی جاریە جیاکرێتەوە زۆر وازەحە شتەکە حتى باشە پرسیارەکە لێرە ئێتە ئەمە یعنی ئەم هەموو عولەمایە تاکو ملیۆنها عولەما ڕێشتووە لە ماوەی 1400 ساڵ ئەم فەهمان بۆ نەبوو بۆ نصوص ئەنجە ئێستا ئەگەر ئێمە بڵێن ئێمە دەبێت نفسی قسەی ئەوان بکەین ئێمە بۆ قسە دەکەین خۆ دین باش نییە نە وانە ئەمان لە زمانی ئێستاش کام عولەمای منفتح شاکر نابلسی یوسف قەرزاوی فلان ئەمانە بۆ خۆیان و بۆ زمانی خۆیان ئەبوو حەنیفە 1200 ساڵ پێش ئێستا ئەڵێ قژی ژن ئەبوو حەنیفە بەڵێ ئەڵێ قژی ژن عەورە نییە و جێگەی و ڕوژێنەری جنسی نییە واجب نییە دینیەن دایپۆشی باشە تۆ بۆ قسەی ئەبوو حەنیفە نانی بۆ کەسێکی لابەلاکەی پاشان ئەبوو حەنیفە بۆ نەکراوەتە مستەند مەسەڵەن حەنەفیەکان خۆیان بۆ متابعین اتباعا بۆ سەیری مەناطقی ئەحنافەکان بکە لا يزال تورکیاوین نفسی بالمناسبة أبو حنيفة لقسكاني الله يجن أقل بتنيابي أطواني ببيجلي جنويش بكا هر ببيجل تا إستاش يعني علماء إسلام كردي شبابلين لم تاكو أم العصيش كسك باسي هناك غير محمد شحرور كيشبه أزانين شي بيكري بلا نيتواني وأم قصير كألا ترسى يالا إيماني أنا بوي كار حجاب خوي فرسي شي خوايو كزناتو عند الدسكاري حتما زور بي لترسى لبروي مثلا ئەمان لە کۆمەلگایەک ئەژین کە ئەمە بۆتە سەوابت و سەوابیتێکی بێ دلیل تۆ کێمە ینی حەدیث دلیل نە تۆ سیرکە
هەچ کەسێکم بۆ بێنێ بڵێ بەس ئیسپات بکە کە داپۆشینی سەری ژن واجبە بەپێ حەدیث بە قورآن بۆ نەیوتووە تبیانە لكل شيء إني قرآن أما أجر واجبك وفرزك إلهي مطلق بيتن شون بآيتك باسي نكدوه لكاتك باسي كدوه كتبي سنجا دابوشي أجر بلاي قرآن أميك السلفي كان الله تكميلية بو يعني السنة تكميلية بو قرآن أصلا أما طعنا لقرآن ئافرەت وەک شکڵ و ڕواڵەت و ئافرەت وەک مرۆڤ یەکێکە لە کێشە سەرەکیەکان هەم لە فکری دینی و هەم لە دنیای هاوچەرخدا. زیاتر نەنیشانەیەکە ئەخلاقیە و زیاتر وەکو شێوەیەکی کۆنتڕۆلکردنی ئافرەتە لە ڕێگەی چێفەیەوە. ئەو کەسانێک کە حیجاب دەپۆشن لەگەر کەسەکانی کە خۆمان دەڵێن سفور بەڕای من لەسەر ئەخلاق و ڕەوشی ناوەستەوە. بەڕای من حجاب شتێک دەبێت لە بە حڕیەتی شخصی بە ئارازای خۆ ئافرات یعنی نەکو بە زۆری یان بە زەغت زۆر نە لە خۆشەویستەکەم نە لە خوشکم نە لە دایکم دەکەم لەبەرەوەی ئەوان ئازادن لە چۆنەتی مامەڵەکردنیان چونکە حجاب پێوەەر نییە بۆ ئەخلاق و نائەخلاقی. بەڵام ئەگەر سیر بکەی ئافرەت لە تکی لەسەر نەبێ یاخود ئیجابی نەکردبێ لەسەرەوە تووشی زۆرەها کێشە دەبێت لەلایەن ڕگەزی بەرامبەر. ئێستا کە لە کۆمەلگای ئێمەدا عرف باوە بەسەر بزاڵە بەسەر کۆمەلگادا. حیجاب شتێکی کۆمەڵایەتی نییە بەڵکو ئەوکەیەکی دینیە و هەروە لە چارچەوەیەکی ئەخلاقیە بۆ پابندبوونی ئەن پاراستنی ئافرەتەکانە. چالاکانی ئەم بوارە ڕایان وایە حیجاب لە جیهانی ئیسلامی نەکەر نەیتوانی و ئافرەت لە جێچەڵی سێکسی بپارێزێت بەڵکو وڵاتانی ئیسلامی لە ڕێزی پێشەوەی ئەم دیاردەدان. ئەخلاق بێتەوەی ئافرەت سەری خۆی داپۆشێ یا ئەخلاق کۆمەڵێک بەهایترە لە دەستپاچی لە ڕازگۆیی لە نیشتیمان پەروەری لەمانە بۆچی زۆر جار ئەبینین ئەخلاق کۆکرێتەوە لە جلی ئافرەتە بە تایبەتی لای پیاوانی دینی و لای ئەو عەقڵە دینی کردنە کۆمەڵگەی ئەمە یازاڵە. بەداخەوە کە لە زۆربەی کۆمەڵگا شەرقیەکان یان کۆمەڵگا دینیەکان ئەوەندەی بەها دەدرێت بە شتا ڕووکەشەکان ئەوەندە بەها نادرێت بە شتە جەوهەریەکان بەلایەنی ئینسانی بە توانای ئەو کەساوە ڕۆڵی و داهێنانەکانی لە بواری ئینسانیەتداوە تا چەند کەسێکی بەتوانایە و لە خزمەت کۆمەڵگای ئەوەندەی گرنگی دەدرێت بە لایەنی ڕووکەشیەکان و جەوهەری ئینسان فرامۆش دەکرێت. ئەمەش لە زۆر حاڵەتەکان ڕنگدانەوەی دەبێت لە نێو کۆمەڵگادا کە ئەم ڕووکەشە یان ڕووکەش پیرۆزکردن یا خۆت گرنگیدان بە ڕووکەشە وای کردووە لە زۆر شتی دیکەش ڕنگ بداتەوە. یعنی بڵین جلی ئافرەت و ئەخلاق چ پەیوەندێکی بەیەکەوە هەیە بە تایبەتی ئەگەر جلێک لەگەڵ نەریتی کۆمەڵگە ئاسایی بگونجێت. پێم وایە جل و بەرگ هیچ پەیوەندێکی نە بە ئەخلاق و نە بە دینەوە نییە. پێم وایە کە نەریتێکی کۆمەڵگایە بۆ نمونە لە سۆدان یا خۆ ئەفریقیا خەڵک ڕوتە لەبەرەوەی لەوێ نەبووتە عادەتێک کە جل بپۆشرێتەوە کەسیش قسە ناکە لەسەرەوەی. بۆ نمونە لە هیندستان دەبێت سکی ئافرەت دیار بێت وەکو نەریتێکە لەوێندەر کە ئەگەر وانە بێت ڕەنگە لایدا بێت لەو نەریتە یان شتێکی زۆر نۆرماڵ سیر دەکرێت و ئەگەر بێت و لە کورد عادەتی قومی کورد مەسەرەن وا بووە کە بەشێکی جەستەی دیار بێت وەکو نەریتێک ئاسایی سیر دەکرا. بەڵام ئەوە هەر لە کۆنەوە ئەگەر لە مێژووە سیر بکەین ئەو حیجاب یا خود ئەو باڵا پۆشیەکە وەکو نەریتێک ماوەتەوە بەر لە دینی ئیسلام و بەر لە دینی مەسیحیەتیش هەبووە کە بەڵگە مێژوویەکان ئەوە دەسەلمێنن کە شتێک نییە داهێنراوی ئیسلام بێ. بەڵام کاتێک ئیسلام یاخود ئەو ناوچەی مانتیقەی عەرەبستان پێویستی بە جۆرە پۆشینی جلوبەرگە هەبووە ڕەنگەیەک لە هۆکارەکان ئەو جە و کەش و ئەو ژینگە سەحرای و تۆزەی کە لەوێندەرەی هەبوو پێویستی بە جۆرە جلێکی وا هەبووە. ئەمە دووبارە کە ئیسلام لە خزمەتی خۆی بینیوە دووبارە کردوێتی بە نەریتێک یاخود واجبێکی دینی. ئەم قسە ئەمە ئەگەنە کە ئەفڵ بمۆرە لەم بڕیت کە ئیسلام شتێکی نهێناوە لە حیجابیشە لە زۆر شتی تریختانە لە سیستمی ئەخلاقی و سیاسی ئەوانەشە شتێکی تازەی نهێناوەتەنەوە بەڵکو بەعزێک گۆڕانکاری لە تەقالیدی عەرەبا کردو. ینی نەریتە عەرەبیەکەیە بۆ تێهێنە جارێکتر
ئەگەر بە شێوەیەکی ئەم باسی ئیسلام کەم ئەو بابەتێکی بەڵام لە مۆزوعی حیجاب بە حیجاب بەجلەوە ینی بەڵێ لە حیجاب پێم وایە بۆکو ئەوە بەڵگەی مێژووی هەیە کە ئەمە نەریتە پێش ئیسلام لە عەرەبستان یاخ لەو ناوەتانە هەبووە ئاینی تری پێش ئیسلام ئەوە نەریتەیان پێڕکرۆ تا ئێستا کەش ڕاهیبەکانی مەسیحی حیجاب دەپۆشن و ئیسلامیش زۆرێک لەو کەلتورانە یاخود لەو بیر و باوەڕانەی تەبەنی کردو لە خزمەتی خۆی بەکارهێناوە و بەر لە ئیسلام بۆ بەس ستایلی حیجاب بەم معنای ئێستا جبەیەک لە قوماشی پیاوانە لەگەڵ لە شێکە بەو شەوەی کە ئێبینین دوای ئەوەش ستایلی تورکی و ستایلی عەبای خەلیجی بۆ خۆم وا ئەبینم بۆ خۆمەوەی کە دیقەتم دابێ ئەم ستایلانە ستایلی زیاتر سیاسی و ئەگەر بڵێم تایفیشن بۆ نمونە جلی حیجابی مسری بەو شێوازەیە کە تەنانەت بڵین ئیخوان لە کوردستانە لەبەریان کردو ئەو جبەیە و ئەو لە چ کەسێک گۆشەیە جلی سەلەفیەکان کە لە زیاتر لە خلیجە عەبایەکی ڕەشە و تەنانەت زۆر جار ئەوەنە گرانەگاتە دەفتەر جلەکانیان یعنی تورکی شێوازێکی ترە پێت وایە ئەم جلە حیجابە فەرزێکی دینی دیاردەیەکی سیاسی مەسەڵەن ئیخوان بۆی کە خۆتی خۆیان دەرخەن جۆری جلی خۆیان ئەو حیجابێکە هیانە بەو شێوەیە ئەیکن لەوەی کە باسمان کرد کە لە ناولا شعورمان نەریت و دابوونەریتەکان بۆ شێوەیە حیجابیان مقەدەس و جوان کرد بێ لێرەدا ڕەهەندی تری سیاسی و ئابووری دێتە پشت حیجابیان هەر شتێکی ترکە ڕەوازی هەیە لە نێو کۆمەڵگاوە و نەریت و عادەت ڕەوازی پێداوە دێ سیاست و ئابووری ئیستیغلالی ئەو شتە دەکات بۆ نمونە ئێستاکە ئەو وڵاتە شەرقیانە یاخود بۆ نمونەکە کوردستان وەربگرین دەیکەنە بازارێک بۆ خۆشکردنی یان بۆ ساخکردنەوەی کاڵاکانی ئەو وڵاتە سعودیانە یاخود ئەو کۆمپانیا تورکیانە لێرەدا بۆن ئەگەر بێت و ئەگەر نەریتێکی دینی بێت دین ئەوەندەی کە من بیستم زۆربەی زانایەکانی دین لەسەر متەفقن ئایا دەموچاو دەستیار بیاننا کەواتە لە هەموو حاڵەتەکان دەبێت ترێکی داپۆشراوی گەورەی ڕەش بێت نەک ئەو ستایلانێک کە ئێستاکە ئەو مۆدێلات و ئەوانەی کە ئێستا جۆرا و جۆر ڕۆژانە کە سیستەمی سەرمایەداری کە خەڵکی پێدەکاتە کاڵا ئەوانە بێت یعنی کەواتر لە دینەوەکە نهات بۆی کە زیاتر ڕەهەندێکی ئابووری لە پشتەوەی زیاتر دروستکردنی بازارێکە بۆ ساخکردنەوەی ئەو کاڵانەوە و بەداخۆ ئەگەر بێت و حیجاب هۆکارێک بە بۆ ئەوەی کە پیاوەکان بۆ چاوێکی ون ڕۆژێنەر وەکو جەستە سەیری ژنەکانیان نەکردبووە ئەوە دەبووە لەو مجتەمەعانەی کە حیجابی تێدا نیە دیاردەی تەحەڕوش زیاتر بە بەڵام لە هەمان کات پێچەوانە دەبینین زیاتر ئەو کۆمەڵگایانەی کە ژنەکانیان حیجابن و دیاردەی تەحەڕوش زیاتر دەبێت. حیجاب چوەک دیاردەیەکی کولتوری و چوەک فەرزێکی ئاینی پەیوەندێکی ڕاستەوخۆی بە گەشەی فکری و کۆمەڵایەتی کۆمەلگاوە هەیە کاتێک ئافرەت تەنیا وەک جەستە سیر ناکرێت ئەوە بەشێک لە کێشەکان چارەسەر دەبن.